ئامارەکانی نەخۆشخانەی هیوادەری دەخەن تا دێت ژماری توشبانی نەخۆشی شێرپەنجەر و لاڵکشانە بە جۆرێک لە ساڵی ڕابردوودا 3323 حاڵەتی نوێ تۆمارکراون. بەوتەی پزیشکانی نەخۆشخانەکە بۆ هەر ڕۆژێک 15 حاڵەتی نوێ تۆمار دەکرێن. ئەمە ڕۆژانە بە کۆی گشتی کە چەند نەخۆشمانەی کیمیایی وەرەگریان ئەو نەخۆشانی لەسەر متابعانیان نەخۆشە تازەکانیا ئەو نەخۆشانی کە با بڵێ نەخۆشی پاکیانەیە هەم گری پاک هەم نەخۆشی خوێنی پاک نزیکی ڕۆژانە 500 600 بۆ 700 بۆ 800 نەخۆش سەردانمانەکە ازدحامێکی زۆرمان لەسرە بە هەموو بەشەکانەوە ینی بە هەم پزیشک هەم کارمەند هەم مختبەر هەم بڵێن ئەشعی تەنووری هەم ئەشعی ڕەشوسپی هەم سۆنەر هەموو بەشەکان زۆر قەرەباڵغە بن. لە 10 ساڵی ڕابردوودا کەمترین حاڵەتی توشبوونی منداڵان تۆمار دەکرا لەم نەخۆشخانەیە، بەڵام بەپێی ئامارەکانی ساڵی ڕابردوو بەشێکی توشبانی شێرپەنجە منداڵانی خواردەمەند 10 ساڵن. جگە لە هۆکارە باوەکانی توشبوون بەم نەخۆشیە، پزیشکانی پسپۆری شێرپەنجە ئاماژە بە چەند هۆکارێکی دیکەش دەکەن کە بوونەتەوە هۆی زیادبوونی ژماری توشبان لە هەرێمی کوردستان، نەبوونی سەنتەری لێکۆڵینەوە و سەنتەری پشکنینی پێشوەختە، بە هۆکارێکی دیکەی هەڵکشانی ژماری توشبان و کەمبوونەوەی ڕێژەی چارەسەرکردن ناو دەبن. ئەمین ساڵانە چەند هەزار نەخۆشێکە سەرکەمە لە توانای دامەزراوە تەنزەکە چڕی توانای مرۆییەوە چڕی توانای مادیەوە ئەمە ئەگەر ئێستا ڕاست بێ بۆ 10 ساڵی داهاتوو بە دڵنیاییەوە تووشی گرفتێکی گەورابین تا ئێستا دۆزینەوەی پێشوەختی شێرپەنجە نییە و پرۆپلانێکی استراتیژی تۆکمە لە هەرێمی کوردستان و عێراقیشان نییە. بۆیە ئەگەر بەم شێوە بڕا بە دڵنیایی و ژمارەکان زیاترەکات ئێمە ئەگەر ئەبێ بۆی کە ژمارە کەم بکەینوە ئەلەقل کۆنتڕۆڵێکیم توانین پلانی خۆمان بزانین ئەبێ پلان استراتیژیەکەی کارەخراوی تەندروستی جیهانی داینەوە بەدوای بچین. نەخۆشی شێرپەنجە زیاتر لە 100 جۆری هەیە. چەند ساڵێکیشە بەردەوام ژماری توشبانی لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە. ئەوە ژوای کردووە ناو بەناو لە نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەری توشبانی ئەم نەخۆشیە گرفتی کەمی دەرمان و چارەسەری پزیشکی دروست ببن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.